زۆر بەخێراتن کەناڵەکەم تا دەکەم من ناوم هاودینە خەڵکی دووگۆمانم تەمەنم 12 ساڵە لەو خولەدا بەشدار بووم لەو فستیڤالەدا بە وەتوانیم پلە یەکەم بەدەست بێنم سپاس بۆخوا زۆر باشە ئەسپەکەت ناوی چییە؟ قەندە ڕۆژانە ڕاهێنانی لەگەڵ دەکەی؟ ئەرێوەڵە بەرنامەت وایە بەردەوام بی بۆ ئەوی لە داهاتوودا ببی بە ئەسپ سوارێکی باش یا خۆت لە پێشبڕکێی گەورەدا بەشداری بکەیت ئینشاڵڵا زۆر باشە لەکوێ ڕاهێنانی لەگەڵ دەکەی لەگەڵ ئەسپ لە بانوەخەل چەند دەبێت چەند ئەو ئەسپەت لە ئەڵڵا مانگی دەبێ ڕۆژانە چەند کاتژمێر ڕاهێنانی لەگەڵ دەکەی؟ وڵا کاتژمێرە 2 3 ئەوان تەنیا ڕاهێنانی لەگەڵ دەکەی؟ ئەڵڵا جاری وایە برادەرم لەگەڵدا جاری وایەش بەتە زۆر باشە تا ئێستا لەسەر ئەسپەکەت کەوتووە یاخود بەو شێوازە؟ ناوەڵا